سەبارەت بە پرسیارەکەتە نامەت بە کەوا ڕووداوەکان چەند ڕۆژێکە لە کوردستان بەرەو زیاد بوون چووە ئێمە دەتوانین ئەو حالەتە بە حالەتێکی نۆرمال سیرکەین لەبەروەی ئێمە وەکو هەرێمی کوردستان دەمەژماری دانیشتوانمان زۆرە کەوا هەروەها خەڵکی بیانیمان زۆرتایە خەڵکی شارەکانی جنوبمانە لا دەژی خەڵکێکی زۆر نیشتەجێی هەرێمی کوردستانن کەواتە ئەو حاڵەتانەی کە ئێمە دەیبینین ڕۆژانە کە لەولایەکی کەسێک دەکوژێت کەسێک دەخنچێنێ حاڵەتی خۆکوشتن هەیە بەڵام زۆر جاران ئەم ڕووداوانە کەی زۆر بە زەقی بە دەردەکەوێت وەکو دەبینین لە ماوەی هەفتەیە کە سێ چوار حاڵەتی یەک بە دوای یەک دەبێت جاری واشەیە بە خلالی 20 ڕۆژ 15 ڕۆژ هیچ حاڵەتێکی خۆکوشتن و کوشتن و خۆخنکاندنمان نییە خۆسووتانمان نییە بەڵام زۆر جاران سیر دەکەن کە حاڵەتەکان لە ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ 4-5 حالەت یەک بە دوای یەک دێ حاڵەتەکان تۆزێک زەق دیار دەکەون لە کەناڵەکانی ڕاگەیاندن. زۆر باشە کاکارزان باز لەوە دەکرێت چەکی بێمۆڵەت زۆرە زیاتر ئەو ڕووداوانەی کە دەکرێت وەک ئێستاشا لە هەواڵەکە داماژەم پێکرد تەنها چەکی بەمۆڵەتیش نییە چەکی ئەو کارمەندانی بابڵین ئاسایش بە یاخود پێشمەرگەش بێت بەڵام لێرەدا ئێمە باز لەوە دەکەین زۆربوونی چەک بۆچی لە ئێستادا لە هەموو ماڵێکدا چەک هەیە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە زیاتر ئەم زۆربوونی چەکە بۆ بەڵێ ئێمە لە چەند بەرنامەی لە چەند کەناڵێکی ڕاگەیاندنیش ئاماژەمان بە چەند خاڵێک کرد سەبارەت بە زیادبوونی چەکی مۆڵ بۆ بێمۆڵەت لە دەست هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی چەند خلق ئێمە ئەوە لە چەند خاڵێک خۆی دەگرێتەوە یەک لەو خاڵانە ئەوەیە خەڵک دەتوانی تۆز بە ئاسانی لە ڕێگای ئۆنلاین یان لە ڕێگای قاچاقچەکان و وەکو وتەبێژی پۆلیسی سلێمانی باسی ئەو حاڵەتێک کرد دەتوانێت بە ڕێگای ئۆنلاین یان دەتوانێت بە ڕێگای قاچاق یان دەتوانێت لە ڕێگای دەستی هاوڕێیەکی خۆی دەتوانێت چەکی بەدەست بکەوی بەڵام خۆشمان دەزانین کە دوای باسی چەند حاڵەتێکمان کرد کە دوای شەڕی تیرۆریستانی داعش خەڵکێکی خۆبەخش هەبوو بۆ ئەوەی دیفاع لە کوردستان دیفاع و لە خاک و نیشتیمان بکە بە هەر جۆرێک بێ هەوڵیدا چەکێکی بکەوتە بەدەست ئەو حاڵەتە بۆ حاڵەتی دیفاعکردن بەڵام دوای ئەوەی ئەم تیرۆریستانە شەڕی تیرۆریستانی داعش لەناو چوونەما ئەم خەڵکە چەکەکەی لە لامایەوە چەکەکەی لە لای لە ماڵەوە ئێستا پاراستویەتی و لە لای خۆیەتی و نەیگەڕاندوێتەوە بۆ دەستگاکانی ئەمنی و هەوڵی نەداوە ئەم چەکەی لەلایەتی لە نایب بە سەبارەت بە خاڵێکە باست کردکەوە بە چەکی فەرمی هەندێک جار حاڵەتی تاوانمان هەیە ئێمە وەکو باسمان کرد خەڵکی فەرمی ئەوەی بە فەرمی چەکی لایە وەکو برێن دەستگاکانی ئەمنی ئێمە وەکو خۆمان دەتوانم نکۆڵی لەوێ دەکەم کە هیچ حاڵەتێک هەبێ بە واسەی چەکی میری کە ئەو کەسانێک لەکن کاربەندە ئەمنیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆیە یاخود بە وەزارەتی پێشمەرگە یاخود دەستگاکانی ئاسایش بەڵام لە حاڵەتێکە مەسەلەن خەڵکێک هاتووە داوای مۆڵەتی پێدانی چەکی کردووە وەکە ئەو کاتی وەزارەتی ناوخۆ چەند ڕێنماییەکی دەرکرد بۆ ئەو کەسانێک کە دەیانێت ببنە مۆڵەتی چەک هەڵگرتنیان هەبی یەک لەوانێ بابەت تەندروستیان تەواو بێ هیچ کێشەیان نەبێت لە بنکەی پۆلیسی ئەو گەڕەکەی کە نیشتەجێ لێ هیچ کێشەیەکی نەبی هەروەها لەو بنکەی ئاسایشی ئەو کەسەی کە دەوێت داوای چەک هەڵگرتن دەکا هیچ کێشەیەکی نەبێت لەوێندەر زائیدەن دەتوانین بڵێن راپۆرتێک بنی لە بەڕێبەراتی بەڵگەکانی تاوانی هەرێم کەوا لەوێ ئەستۆپاچیەک بێنێکەوە پێشووتر هیچ تاوانێکی ئەنجام نەداوە ئەم چەند خاڵەیە دەیانتوانی پاشوەی کە تەحقیق لە خەڵکەکە دەکرا پاشوەی ئەهم ئەوەلیاتەکانیان هەموو سەرەتاییەکان دەخرا بواری لێکۆڵینەوە بە فەرمی ئیجازەیەکی پێ دەدرا کەوا چەک هەڵگرێ بەڵام ئێستا لە سەرەتای ساڵی ئەم ساڵەوە تا ئێستا هیچ چەکێکی بە مۆڵەت نەدراوەتە هیچ کەسێک واتە ئەو قانونە وەستێنراوە بە بڕیاری وەزیری ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان و ئەگەر لە داهاتووشدا ئەم بڕیارە بکەوێت تۆواری جێبەجێکردن و بکرێتەوە دڵنیام لەوەی کە ڕێکارەکان زیاتر تونند و تۆڵتر دەبن زیاتر تونند و تۆڵی بەخۆیەوە دەبینی لەبەرەوەی هەتا هەموو کەسێک نەتوانێت مافی هەڵگرتنی چەکی هەبێت لەبەرەوەی ئێمە خۆمان دەزانین تۆ کەسێک کە لە ناو شەقام دەڕوا تۆ کەسێک لە ناو چەکەکەی لە ناو ئۆتۆمبیلەکەی هەیە کاریگەری زۆری لەسەر بوونی چەک هەیە زیاتر لە ماڵاندا بەڵێ بێگومان لەبەرەوەی خەڵکێکی زۆر ئێمە وەکو من خۆم ئاگام لێبوو کە ئەو کاتێک کە خەڵک داوای چەکی بێ مۆڵەتی دەرهێنانی چەکی دەکرد خەڵکێکی زۆر بەڵامبەر هەندێک کەسیان پاساوەکەیان ئەسڵەن پاساوەکەیان زۆر سەرەتایی بوو بۆی کە چەکیان پێبێ لەبەرەوەی ئێمە ئەو قانونی کە دەرچووە خەڵکێکەوە تازیرە کەوا پارەیەکی زۆر هەرەگرێت کەوا ڕۆژانە تەعاملی لەگەر چەند کەسێکە بۆ پاراستنی خۆی پاراستنی خودی خۆی داوای ئیجازەی چەک هەڵگرتنی دەکرد بەڵام ئەو فەرمانێک کە وەستێنراوە تا ئێستا وەکو باسم کرد دڵنیاشم ئەگە بکرێتەوە تونند و تۆڵتر دەبێت لەبەروەی هەتا هەم کەسێک نتوانێت
دەست بە ئەو چەکەی کە دێ بە فەرمی دەستیکەوێ و ڕۆژانە لە شەقامەکانی هەولێر یان لە شەقامەکانی پارێزگاکانی تولیدارە سەر بەخۆکان لەناو ئۆتۆمبیلەکەی خۆی دانی یان لە ماڵەوە بیپارێزێ لەبەر ئێمە خۆمان دەزانین کەوا دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بۆ ساتێکیش درێغی لەوە ناکەن کە هەر کەسێک سکاڵایە چێ بیان پەیوەندیان پێوە بکە بەو ژمارانێک کە لە خۆیان لەلایەنەوە داوەتیان هاوڵاتیان دەتوانن بە ماوەیەکی یەکجار کورت بگەنە سەرسەریان و ئەو چێشێکە هەیەنە بە یاسا بۆیان حەل بکەن. باشە کاگەمێت بەڵام لێرەدا باز لەوە دەکرێت وەزارەتی ناوخۆچی کردو بۆی بەربەو حاڵەتانە بگرێت کە وەک خۆت ئاماژەت پێکرد و تەبێژی پۆلیسی سلێمانیش ئاماژەی پێکرد کە زۆربوونی چەک لە ڕێگەی ئۆنلاینەوە یاخود بە قاچاقهێنانی چەک بازرگانی پێوە دەکرێت. وەزارەتی ناوخۆچی کردووە لەم بارەیەوە ڕێکارەکانی چین؟ بەڵێ ئێمە خۆمان دەزانین ئەو کەسەی کە چەکی بێمۆڵەتی لایە و بەبێ یاسایی چەکەکەی کە لەگە خۆی هەڵدەگرێ ڕاستە ئێمە دەتوانین بڵێن لە پارێزگاکانی جنوب دەتوانین ئەو چەکە بەدەستکەوە یاخود بە قاچاق لە هەر شوێنێکەوە لە تورکیا لە ئێران هەر شوێنێکەوە بۆی دێ با بڵێن دەتوانین ئێمە وەکو باسم کرد ئێمە دەبینین زۆر جاران لە وڵاتە پێشکەوتیەکان وەکو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا زۆر جاران دەبینین تاوانێک ئەنجام درراوە چەک لە ناو تاوانەکە بەکار هاتووە کە دەشزانین سنووری ئەوروپا توند و تۆڵە کەوا دەشزانین لاوە هەموو ئەوروپا لەوانەیە چەکی ئاگرین هەر نەبێ بەڵام ئەو کەسانێک کە لە ناو کە ئەو تاوانیان ئەنجامداوە لە وڵاتە پێشکەوتوانە ئەو چەکانیان بەکارهێناوە بۆ ئەنجامدانی تاوانەکەیان کەوا ئێمەش هەرێمێکین کە دەورا پشتمان هەموو سنوورمان گەورەیە ژمارە دانیشتوانمان زۆرە سنووری هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ئەو کەسانێک کە معنینە ئەو کەسانێک کە بەرپرسن لە داخلکردنی هەر شتومێکێک بۆ ناو کوردستان و بۆ هەرێمی کوردستان کەوا کۆنتترۆلێکی تەواوی هەیە بەڵام زۆر جارانیش لە مەجالێکی بچووکە ئەو کەسێک کە بێوێ شتێک بکە یان شتێک بە قاچاق داخلی هەر شارێک یان هەوڵاتێک بکە زۆر جاران دەربازی نابێ بەڵام لە هەندێک حاڵەتیش دەتوانێت ئامانجەکەی خۆی بپێکێ و داخلی بکە بەڵام دڵنیاتان دەکەمەوە کەوە پلان ئەمنیەکانی بەڕێوەبەرەتی فریاکەوتنی شارەکان بەڕێوەبەرەتی نەهێشتنی تاوان و برایانی ئاسایش و برایانی پێشمەرگا لە مەفرەزە هاوبەشەکانیان لە ناو شارەکان و لە ناو کوچە کۆڵانەکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان بە بەردەوام کە ئەو مەفارزانە مشتەرەکانیان هینە بۆ دەست بە سەرداگرتنی ئەو چەکانەی کە بەبێ مۆڵەت و بەبێ یاسای لەلایەن خەڵکە و هەر کەسێکیش چەکی لەدەست بگیرێ کەوا هیچ ئیجازەیەکی نەبێ هیچ ڕوخسەتێکی نەبێ بۆ هەڵگرتنی ئەو چەکە بەتونترین شێوە سزا دەدێ و تەسلیمی دادگاکان دەکرێت. زۆر باشە کاگەمیر هیچ ئامارێک لە بەردەستایە ئەو کەسانەی کە بازرگانی بەچەکەوە دەکەن دەستگیر کرابێت یاخود ئەو کەسێک کە بازرگانی بەچەکی بێمۆڵەتەوە دەکات سزاکەی چییە؟ بەڵێ ئێمە خۆمان باسمان کرد لە ساڵی ڕابردوو لەبەر ئێستا ئەمە لە ساڵی 2021 ئینشاءالله تۆ چەند ڕۆژێکی تر ئاماری ئەو تاوان و ئەو چەکە بێمۆڵەتانێک کە دەستی بەسەرداگیراوە ئیسێ مانجی 2021تان بۆ دەخینە ڕوو بەڵام ئەو ئامارێک کە ئێمە پێشتر شوتر لە ساڵی 2020 خسمانە ڕوو زیاتر لە 600 حاڵەتی دەستگیرکردنی چەکی بێمۆڵەتمان هەبوو کە چەکەکان لە خاوەنیەکانیان حەجز کراوە نەگەڕاندرایە بۆیان و ئەو کەسانێک کە چەکی بێمۆڵەت هەردەگرن قانونێکمان هەیە لێرە کە قانونی ئەسلیحە شبولیان دەکات 21 ئەسلیحەیە کەوا ئەو کەسانێک کەوا بە حیازەی سلاح دەکەن لەبەر ئەمە دوو قانونمان هەیە حیازە و حەملمان هەیە ئەو کەسێک کە هەیەی و ئەو کەسێک کە هەڵی دەگرێ ئەو هەر کەسێک لە قانون یاسا خۆی هەر یەک و جۆرە عقوبەیەکی بۆ داناون کە زۆر جاران بەندکردرە دەگاتە پلۆ 5 ساڵ زیاتریش لە 5 ساڵ. باشە کاگەمیر بەڵام لە ئێستا داواسی چەکمان کرد بەڵام بەردەوام ڕخنەیەوەش دەگیرێت ئەو کەسانی کە لەلایەن دادگاوە یاخود لەلایەن یاساوە داواکراون ئەو تاوانەی ئەنجامی دەدەن یان دەستگیر نەکراون تا ئێستا یاخود زۆر درەنگ بە دوواداچوون بۆ کەیسەکان دەکرێت و دەستگیر دەکرێت ئەمە هۆکارێکی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ ئەمە زۆر جاران کە تاوانێک ئەنجام دەدرێت لە هەر شوێنێک دەست بە جێ کە پۆلیس ئەگاتە شوێنەکە زۆر جواران لە شوێنی ڕووداوەکە تاوانبارەکە دەستگیر دەکرێت زۆر جاران هەیە چەند دوای چەند کات دوای نیو کاتژمێر دوای کاتژمێرێک دوای دوو کاتژمێر تاوانباری ئەو تاوانباری کە هەستەوە بە ئەنجامدانی تاوانەکەی دەستگیر دەکرێت بەڵام هەندێک کێسیشمان هەیە ئەوەش کێسێکی وەکو برێم شتێکی زۆر حالەتێکی نۆرمەلە لەبەر لە هەموو وڵاتانی ژوایە ئێستا دەتوانین بڵێن هەر کەسێک تاوانێکی ئەنجامدا مەرج نییە هەمان ڕۆژ دوای نیو سعات دوای سعاتێک لەبەروەی زۆر جاران پەراوی لێکۆڵینەوە قانون و یاسا شتەکانی خۆی ئیجراعاتی خۆی
بەرەو تەواو دەکات پڕاوی لە کۆڵنەوەی بەدەکاتەوە بە دادوەر بڕیاری خۆی دەدا کەوا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەردەچی بەڵام ئەو کەسێک کە خۆی لە یاسا دەشارێتەوە یاخۆت نایەوێت خۆی تەسلیمی یاسا بکە مانای ئەوە نییە ئەو کەسە حکومەکەی لەسەر خەفیف دەبێ و دەستگاکانی ئەمنی چاوپۆشی لێ دەکەن و خەمسار دەبن بەڵابن نەخێر بە پێچەوانەوە هەر کەسێک کە لە یاسا خۆی دەشارێتەوە یاخۆت خۆی دەگەینتە شوێنێک خۆی بزر دەکاتن بۆ ئەوەی نەتوانن دەستگیری بکەن من دڵنیان دەکەمەوە کە تەنها شتەکە کاتیە پێویستی بکاتە بۆی دەستگیر بکرێت لەبەروەی کەس لە یاستا نەجاتی نابێ و هەر کەسیش کە تاوان بکە تاوانێکی ئەنجامدا دەبێت بە سزای یاسایی خۆی بگا. باشە کاگەمیر بەڵام تۆمەتبار هەیە بە تەلەفۆن قسە بۆ دەستگای ڕاگەیاندن دەکات کە تۆمەتەکە یاخود با بڵین تاوانەکەی ئەنجامدا بەڵام تا ئێستا دەستگیر نەکراوە بۆچی؟ بەڵێ وەکو باسم کرد ئەمە تەنها پێویستی بکاتە بۆ دەستگیرکردنی تۆمەتبارێک کە بیەوێ خۆی بشارێتەوە لە یاسا ڕاکە تەنها پێویستی بکاتە بۆ ئەوی بتوانێت دەستگیر بکرێ بەڵام کەسێک کە ئیفادەیەک دەدا بە واستەی تەلەفۆنێک بۆ کەناڵێکی ڕاگەیاندن ئەمە تەنها وەکو ڕاگەیانکار ئێوە خۆتە ڕاگەیانکارن دەزانن کە ئەوە شتێکە حاڵەتەکە تایبەتە بە ڕاگەیاندن بەڵام هەر کەسێک بیەوێ وەکو باسم کرد بیەوێ لە یاسا ڕاکا و بیەوێ خۆی لە یاسا بشارێتەوە بۆی خەمساردیان کار دەستگاکانی ئەمنی خەمسار بن بە دڵنیاوە پێدڵم نەخێر ئەم شتە گونجاو نییە و ئەو شتە شەرچیز نەکراوە و بە زووترین کات لە ماوەیەکی کووردا ئەوەی لە یاساش خۆی شاردۆتەوە بە سزای خۆی لەگا. باشە کاگەمیر لە هەمان کاتدا کە باز لەوە دەکرێت کاکارزان باز لەوە دەکرێت لە نێوان شارەکاندا بۆ نمونە لە شاری سلێمانی ئەگەر کەسێک تاوانێک ئەنجام دەدات دەچێتە هەولێر داڵدە دەدرێت خۆی دەشارێتەوە یاخۆت لە پارێزگای دووهۆک بە هەمان شێوە تا چەند هەماهەنگیەک هەیە لە نێوان پارێزگاکاندا وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیس ئەگەر کەسێک تاوانێک ئەنجام بدات لە هەر شارێک بێ بتوانرێت دەستگیر بکرێت گەرە و کەسە داواکراوە لەلایەن پۆلیس و دادگاو یاساوە. بەڵێ ئێمە باسی ئەوەشمان کرد لە چەند بەرنامەیەکی ڕابردوو کەوا ئەو کەسانێک کە لە شارێک تاوانێک ئەنجام دەدەن دەیانەوێ خۆیان بگەین نەشارێکی تر بۆی نەتوانین دەستگیر بکرێن بەڵام ئێمە هەماهێنجێکی تەواو هەیە لەبایان لە نێوان گشت پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئیدارە سەربەخۆکان کەوا هەر تاوانبارێک ئەو معلوماتان ئەو زانیاریانی کە لە شارێکەوە هەیە تعمیم دەکرێت بۆ گشت هەرێمی کوردستان کەوا ئەو تۆمەتبارە لە فلان شار لە فلان شوێن تاوانێکی ئەنجام داوە لە هەر شوێنێک بدیترێت لە هەر بازگەیەک بدیترێ دەستگیر بکرێت و لەم زوانەش ئیشاءالله سیستەمێک لە هەرێمی کوردستان دەکەوێتە کار سیستەمی بە ئەلکترۆنیکردنی دەستگیرکردنی تۆمەتباران کەوا تۆمەتبار جارێکی تر ناتوانانی وا بە ئاسانی لە یاسا ڕاکە بۆ هەر شوێنێک بچێ ئەم سیستەمە ناوی لە سیستەم دەرەچێ و ئیشاءالله بە زووترین کاتیش ئەم سیستەمە بەردەستگاکانی ڕاگەیاندن دەناسێنین. باشە کاکارزان هیچ ئامارێک لە بەردەستدا هەیە گەر کەسێک داواکرا بە یاخود چەند داواکراو تا ئێستا لەلایەن دادگاوە داواکراون و دەستگیر نەکراون؟ نەخێر تا ئێستا هیچ ئامارێک لە لای بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هەرێم نییە لە سەبارەت بەو تاوانبارانەی کە تاوانیان کردو تا ئێستا دەستگیر نەکراون بەڵام من ئەوەندەی دەزانم ئەو زانیاریم هەیە کەوا ژمارەکانیان زۆر نین زۆربەی کەسانێک کە تاوانیان کردووە با بڵێم 180 تا 185 دەستگیر کراون. باشە کاکارزان سەبارەت بە کێشەکان کە زۆربەی کێشەکان خوێندنەوەی کێشەی کۆمەڵایەتی و بابەتی کۆمەڵایەتی بۆ دەکرێت بۆ هۆکارەکەی چییە کە زیاتر ئەو خوێندنەوەیە بۆ کێشەکان دەکرێت؟ بەڵێ لە هەرێمی کوردستان کێشەکانی ئێمە زیاتر کێشەی کۆمەڵایەتین ئەو خەڵکەش کە ئێمە لە شوێنە جێما لێ دەبێت پیاوەکە خێزانەکەی خۆی کوشت یان ژنێک هاوژینەکەی خۆی کوشت یان دایک و باوکێک یان دایک و مناڵێک یان باوک و مناڵێک زۆرجاران جێما لێ دەبێت کەوا ڕووداوی کوشتن یا خەنکاندن یا خۆسووتاندن لەبەر ئەوە کێشەکە لێرە دەگەڕێتەوە بۆ یەک نوقتەی زۆر ئەساسی ئەوەیە کە خەڵک دەوێت زیاتر تۆڵەی کە تاکە کەسی بەکاربیێنێ نەکو بگەڕێتەوە بۆ یاسا ئەو کێشەیە لە ئێستادا کێشەیەکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستان حاڵەتەکانی کردووەتە بەرچاو بۆ نمونە دەبینین ژن و مێردێک کێشەیەکی کۆمەڵایەتیان هەیە ناگەڕێنەوە بۆ یاسا پێشوەی کێشەکان گەورەتر بێ ناگەڕێنەوە بۆ بنکەکانی پۆلیس ناگەڕێنەوە بۆ بنکەکانی نەهێشتنی پتاوان بۆەوەی زانیاریەک بدەنە دەستگا ئەمنیەکان زانیاریەک بدەنە دادگا کە ئەوان ئەم ژن و مێردە لەناو ئەو ماڵە کێشەیەکی کۆمەڵایەتیان هەیە ئەم کێشەیە ساڵ بە ساڵ گەورەتر دەبێت لە نێوانیان
بێ ئەوەی کەس بیزانێ لە ناکاو حاڵەتی کوشتنی لێ دەبێتەوە لە بەروەی هەڵچوون لەلایەن ژنەکەی یاخود هەڵچوون لەلایەن پیاوەکەیە. بەڵام ئەگەر بێت و ئەو خێزانانە یان هەر ماڵێک یان هەر کەسێک بیاوێ کێشەکانی کێشە کۆواڵایەتەکانی خۆی کە لە ناو ماڵ هەیتی یان لە ناو شوێنی کارەکەی هەیتی یان لە هەر شوێنێکیتی بەدەستگا ئەمنیەکان بتوانێت بە یاسا حەلیکە دڵنیابن ئەو هەموو حاڵەتی کوشتنە ڕوونادا ئەم هەموو حاڵەتەی کە ئێمە گوێمان لە دەبێت مەسەلەن بۆ حاڵەتی خۆخنکاندن و خۆشتاندن ڕوونادا لەبەر ئەوەی یاسا ڕێشوێنی یاساییان بۆ دادنێ کەەوە ئێمە دادگاکانمان هەیە دادوەرمان هەیە دەتوانن حەلی گونجاویان بۆ دانن بۆ ئەو کێشانێکە هیتیان و بە زووترین کات بگەن بۆ ئامانجەی کە بخوایان خۆیان دایانەوێ بێت دوور لەوەی بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی چەک یان بەکارهێنانی توندودیژی. بەڵێ کارزانە میر و تەبێژی پۆلیسی هەرێم سپاس بۆ بەشداریکردنت لە ناوینە ڕۆژ لەگەڵمان بوویت.